برزان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. برزان پێشەکی بەخێر هاتنی هەموو لایەکتانەکەم بۆ ئامادەبوونتان بۆ ئەم کۆنگرە ڕۆژنامەوانیە و سوپاستانەکەم و داواکارم لە خوای گەورەکە خێر و خۆشی و بەرەکەتی خۆی بڕێژە بەسەر هەموو لایەکمانە، بەسەر وڵات و نیشتیمانمانە. بەڕێزان، لەم کۆنگرە ڕۆژنامەوانیەدا دەمەوێ لە ڕاستیدا بابەتێک بۆ ڕای گشتی ڕوونکەمەوە و بۆ دەسەڵاتداران بە تایبەتی و پەیامێکیش بۆ سەرجەم هەموو ئەوانەی کە لەم هەرێمەدا خۆیان بە موسڵمان و بڕوادار ئەزانن و بۆ دەسەڵاتداران و بۆ ڕەوتە ئیسلامیەکان لایەنە ئیسلامیەکان، ئەحزابی ئیسلامی بە هەموو ڕەوتەکانیانەوە. بەڕێزان، ماوەیە لەمەوە پێش دەنگۆی ئەوەمان بیست کە وەزارەتی پەروەردە بە پرۆژەیەک و بە بەرنامەیەکی تۆکمەی بەرنامە بۆ داڕێژراو دەیەوێ دەستکاری وانەی پەروەردەی ئیسلامی بکات و تەنانەت ئێمە ئەو دەنگۆیانەمان بیست کە پێم وایە خۆیان ئەو بابەتانیان خستە ناو سۆشیال میدیا بۆ ئەوەی کە بزان ڕەتفعلی خەڵک چۆن دەبێ، بۆەوەی کە بابەتی پەروەردەی ئیسلامی ناوەکەی بگۆڕن بۆ پەروەردەی ئاینی و تێیدا ئاینی پیرۆزی ئیسلامیش کە ئاینی لە سەدا 95 بەرەو ژووری میلەتەکەمانە کە شانازی پێوە ئەکەن، وەک باقی ئاینەکانی تر حسابێکی کەم و کورتی بۆ کرابوو و تەهمیش کرا. دیار وەمە ڕەتفعلێکی گەورەی دروست کرد، ئەوە بوو ئەوەیان نەکرد، هاتن بەداخەوە خوتوەی دووەم و قۆناغی دووەمیان کردووە. من لە کاتی خۆیدا پەیوەندیم بە وەکو عادەتی خۆم لە ڕاستیدا هەر بابەتێک ببیستم، هەر بابەتێک هەبێت کە ئێمە وەکو نوێنەری ڕاستەقینەی خەڵک قسەی لەسەر بکەین و بە دوواداچوونی بۆ بکەین پێش ئەوەی کە کۆنگرەی ڕۆژنەمەوانی لەسەر بگرین و پێش ئەوەی کە حتا لە سۆشیال میدیا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان حتا بەرنامەی تەلەڤیزیۆنیش لەسەری بکەین، بەڕاستی تەلەفۆنەکەین و سەردانی لایانی پەیوەندیدارەکەین و تحقیق و تیبیانەکەین وەکو ئەخلاقێکی ئیسلامی کە قورئان فێری کردوین داخۆ بزانین ئەو بابەتە چییە و چۆن. من بۆ بابەتە پەیوەندی بە برای بەڕێز وەزیری تەربیەوە کرد، ئەویش لە وەڵام داوتی مامۆستا ئەو دەنگۆیە ڕاست نییە و ئەو کۆمەڵی خەڵکێک و کۆمەڵە ڕەوتێک و کۆمەڵە شخصێک بۆ مەرامی سیاسی و بۆ حملە ئینتیخابی بەکاریە. پێمان خۆش بوو بەڕاستی وتمان زۆر باشە، بەڵام بەداخەوە ئێستا کە خوێندن دەستی پێ کردووە بەڕێزان سەیرەکەین وانەی پەروەردەی ئیسلامی قۆناغی بنەڕاتی بەتایبەت پۆلی نۆیەم گۆڕانکارێکی گەورەیان لە ناوەڕۆکەکەیا کردووە کە بەڕاستی ئەمە من لەگەڵ ئەسەفێکی قوڵە باسی ئەەکەم و بەڕاستی خۆم بە ناچار ئەزانم و بە واجبێکی شەرعی و نەتەوەیی و نیشتیمانی خۆمی ئەزانم کە وەکو نوێنەری خەڵک ئەم بابەتە ڕوونکەینەوە و ڕای گشتی لێ ئاگادارکەینەوە و بڕوادارانی لێ ئاگادارکەینەوە، دەسەڵاتدارانی لێ ئاگادارکەینەوە، مامۆستایانی ئاینی ئاگادارکەینەوە، یەکێتی زانایان، لیژنەی باڵای فتووا، ئەحزابی ئیسلامی، ڕەوتە ئیسلامیەکان بە هەموو جۆرەکانەوە، بە هەموو ڕەوتەکانەوە ئاگادارکەینەوە لە مەترسی ئەم بابەتە و ئەمە بەڕاستی ئەڵقەیەکە لە سیلسیلەیەک ئەگەر بێت و ئەمە بچێتە سەر شتی دیکەشی بەدوادێ و هەنگاوی دیکەشی قەناعەت وایە بەدوادێ. بەڕێزە لایانی پەیوەندیدار بەتایبەت وەزارەتی تەربیە، بەڕێز وەزیری پەروەردە، ئەمەی کە من لێرە ئەڵێن بوختانکردن نییە بۆ ئێوە و دەنگۆ نییە و حملە ئینتیخابیش نییە، چونکە ئێستا کاتی هیچ جۆرە ئینتیخاباتێک نییە. ئەمە واقع بەڕێزە. ئەمە پەروەردەی ئیسلامی بۆ پۆلی نۆیەمی بنەڕەتی چاپی پێشووە، چاپی کۆن. ئەمەش
چاپی تازەیەکە چاپ کراوە و ناوەڕۆکەکەی گۆڕدراوە و چەندین بابەتی هەستیار لابرا و حەذف کراوە کە من پێم سێرە ئەمانە کێ بەم بابەتە هەڵساوە ئەم وەزارەتە بەڕێزە کێ مستەشارێتی لیژنەی ئامادەکار چۆن توانیویانە و چۆن جورئەتیان کردو دەستیان بۆ ئەم بابەتە بردووە لە مقدمە و پێشەکیەکە ئاماژە بەوە کە ئێمە ئەم چاپە نوێیە بۆ برەودانە بە پەروەردەی ئیسلامی بە لیباسێکی تازە بە شێوازێکی تازە بەڵام ئایا ئەلەم کاتەیە و ئەبەم جۆرە دەستبردن بۆ هەندێ بابەت و حەذفکردنی لە ناو مادەی پەروەردەی ئیسلامیە چ مەسلحەتێک و بەرژەوەندێکی تێدایە بۆ هەرێمەکەمان بۆ خەڵکمان بۆ وڵاتمان وەزارەتی پەروەردە خۆی کۆمەڵی کێشەی گەورەی هەیە کۆمەڵی کێشەی بنەڕەتی هەیە باشتر وابوو کە بێت کێشەکانی خۆی چارەسەر سەیری مەکتەبەکانمان کە بە دوواداچوونێکم کردووە لە 140 بەڵکو زیاتریش قوتابخانەکانمان پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە زیاد لە 20,000 مامۆستای وانەبێژ چەند ڕۆژە لەسەر جادەکان لەسەر شەقامن وتاب ئەڵێنەوە بۆ ئەوەی کە وەڵامیان بدرێتەوە تاکو ئێستا وەڵامێکی واقعیان نەدراوەتەوە تۆمە گەورەترین کێشەیە لەم کاتاکە ئەبێ چارەسەری بکەیت کێشەی مەنهەج کێشەی مامۆستای بەڕێز خزمەتکردنی مامۆستا بڕۆ بزانە وڵاتانی پێشکەوتوو چۆن خزمەتی مامۆستاکانیان چۆن گرنگیەکی گەورە و احتیمامێکی گەورە بەلایانی پەروەردە و بەلایانی تعلیمە دەن تۆ لە جێوەی کە بێی کێشە ئەساسیەکانی خۆت چارەسەرکەی هاتووی پەنات بردو بۆ حەذفکردنی یەکێک لەو بابەتانەی کە بەداخەوە یەکێک لەو وانانەی کە لایان بردووە بابەتی ئیمانبوونە بە ڕۆژی دوایی کە بەڕاستی بەڕێزە ئەمە چاپی کۆنە وانەی سێەم هەر لە سەرەتاوە ڕۆژی دوایی ئەم بابەتیان حەذف کردووە بەڕاستی من پێم سێر ئەپرسم ئیمانبوون بە ڕۆژی دوایی کە یەکێکە لە ڕوکنە گەورەکانی ئیمان کە خوای پەروەردگار 124,000 پێغەمبەری خۆی ناردووە عەلەیهیم السەلام بۆ ئەوەی ئەم حەقیقەتە لە ناو دڵ و دەروون و ڕوحی مرۆڤەکانە جێگیرکەن تۆ لەم کاتە حەذفکردنی ئەبێ کێ بوو بێ ئەم جورئەتەی کرد بێ و کێ بوو بێ توانی بێتی تەوقیع و ئیمزا بکات لەسەر ئەم بابەتە لە کاتێکا کە لێرە ئاماژە بە گرنگی ڕۆژی قیامەت دەکات مادەکە ئاماژە بە گرنگی بڕوابوون بە ڕۆژی قیامەت دەکات کە چۆن خوای پەروەردگار لە قورئانە هیچ بابەتێکی تری وەکو ئیمانبوون بە ڕۆژی قیامەت تەرکیز لەسەر نەکرد دووبارەی نەکردوێتەوە بە چەندین دەستەواژە چەندین نمونەی گەورە گەورەی بۆ هێناوەتەوە بۆ ئەم حەقیقەتە لە دڵدەروونی خەڵکە جێگیر بێ ئەمڕۆ ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان مشکلەمان ئەوەیە کە بابەتی ئیمانبوون بە ڕۆژی قیامەت لە پەروەردەی ئیسلامیە و لەوانەی پەروەردەی ئیسلامیە حەذف بکەین بە پێشەوانەوەی ئێمە ئەمڕۆ گەورەترین کێشەمان ئەوەیە کە بەڕاستی ئەوانەی کە دەسەڵاتدارن ئەوانەی کە پاریان بەدەستە ئەو گەندەڵی کە دروست بووە بەشێکی هەرە زۆری ئەوەیە کە لاوازی ئیمانبوونە بە ڕۆژی قیامەت یان ئەقەلەن بیر نەکردنەوەیە لە مردن و لە ژیانی بەرزەخ و لە ڕۆژێکە لە پێشینەوەی تیاکرد ئیمانبوون بە ڕۆژی قیامەت یعنی چی یوم الدین یعنی یوم الجەزا یعنی ڕۆژێک دەبێت کە خەڵکی تێدا پاداشتی ئەدرێتەوە چاک بە چاک و خراپ بە خراپ لە لاپەڕەی 13 حەذف کراوە لە لاپەڕەی 12 کە باسی نیشانەکانی ڕۆژی قیامەتەکە لابراوە بەداخەوە لەوانەی چوارەم لە لاپەڕەی 15 بە هەمان شێوە ئیمانبوون بە قەزا و قەدەر بەوەی کە هەرچی لەو کەونا ڕوو ئەدات بەویستی خوای ڕەب العالەمینە خوای پەروەردگار علمی پێ هەیە زانستی پێ هەیە یعلم ما كان وما يكون وما لم يكن أن لو كان كيف يكون تۆ بێ ئەم بابەتە کە یەکێکە لە ڕوکنە ئەساسیەکانی ئیمان و بڕوا کە خوا هەموو پێغەمبەرانی خۆی ناردووە عەلەیهیم السەلام بۆی کە ئەم بابەتە جێگیر بکەن لە دڵ و دەروونی مرۆڤایەتیە وەزارەتی تەربیە تۆ چۆن جورئەتت کرد ئەم بابەتە لا ئەبەی بۆ لای ئەبەی هەدەف چییە لە لابردنیە نەوەکانمان پەروەردە ببن بە پەروەردەیەکی ئیمانی و ئیسلامی بەهێز بۆی کە بڕوایان بە قەزا و قەدەری خوای پەروەردگارە زۆر بەداخەوە لە لاپەڕەی
حەفدە بە هەمان شێوە کاریگەریەکانی بڕوابوون بە قەزا و قەدەر حەذف کرا لە لاپەڕەی حەفدە لە لاپەڕەی 16 لە لاپەڕەی حەفدە بە هەمان شێوە پەیوەندی نێوان ئیمان و ئیمانی مرۆڤ لەگەڵ پەیوەندی نێوان ئیمانبوونی بە قەزا و بە قەدەر چییە؟ حەذف کراوە لابراوە. لەوانەی شەشەمە لە لاپەڕەی 24 کە باسی وانەی شەشەم کە باسی چەند چیرۆکێکی قورئانی پیرۆزەکە کە ئەبنە مایەی تەوبوونی ئیمان کە قەسەسی قورئانیە کە چیرۆکی قورئانی خوای گەورە فەرمی عیبرەتی تێدا بۆ مرۆڤ لەوانە هاوڕێیانی ئەشکەوت ئەصحاب الكهف ئاەتەکانی هەتاوەکو لە ئاەتی 9 بۆ ئاەتی 15 هێڵراوەتەوە لە ئاەتی 15 بۆ ئاەتی 26 حەذف کراوە. چ مەسلحەتێک و بەرژەوەندیەک کە خوای پەروەردگار لەو شوێنە کە خوای گەورە فەرمێ هؤلاء قوم اتخذوا من دونه آلهة لەوێوە حەذف کراوە. باشە لولا أن يأتون عليهم بسلطان بين فمن أظلم ممن افترى على الله كذبا وإذ اعتزلتموهم وما يعبدون إلا الله فأووا إلى الكهف ينشر لكم ربكم من رحمته. أما أنا هم أما أتانا لباسي أصحاب الكهف وهاولاني أشكوتا حذف كراوة زور بداخل. لواني دوان زيان للا قريت الودو بداخل باسی سوێن خواردن و ئەحکامەکانی سوێن خواردنی تێدا هەموو حەذف کراوە بە ئارەزوی خۆیان لایان بردووە. لە لاپەڕەی 43 هەمووی لاچووە، لە لاپەڕەی 44 هەمووی لاچووە کە باسی کۆمەڵە ڕەوشت و ئەخلاقیاتی گەورە ئەکا زۆر بەداخەوە. بابێنە سەر وانەی 15 کە لە لاپەڕەی 54 هاتووە باسی هاوڵانی پێغەمبەری خواکە صلى الله عليه وآله وسلم ورضي الله عنه. دەست برا بوو ئەم بابەتە هاوڕێیانی پێغەمبەر ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هەڵگرانی پەیامی خوای پەروەردگار بوو. لێرە هاتووە بەڵام بەداخەوە بابەتە ئەساسیەکەی لا بردووە کە باسی خۆشەویستی و ئیمانی هاوڕێیان و داکۆکیکردنیان لە مافەکانی مرۆڤ و هەروەها کۆمەڵی صفاتی گەورەی تر تێدا حەذف کراوە زۆر بەداخەوە. لە ئەو ئاەتەی کە تێدا شەرحی کردووە کە فەرمێ محمد رسول الله والذين معه أشداء على الكفار رحماء بينهم لا براوە حەذف کراوە زۆر بەداخەوە. لە لاپەڕەی 57 دا لە لاپەڕەی 57 کە لێرە چەند وێنەیەک لە ژیانی هاوڵان کە وەکو نمونەی هێنراوەتەوە ژیانی ئیمامێکی گەورەی وەکو عومەری کوڕی خەطاب، ئیمامێکی عەزیم و گەورەی وەکو پێشەوا عەلی کوڕی ئەبی طالیب هەردووکی حەذف کراوە. بەڕاستی من نازانم چ مەسلحەتێک و بەرژەوەندیەک هەیە لە لادانی ژیانی عومەری کوڕی خەطاب فاڕوقی ئەم ئومەتە ئیمامی عادل. لەوانەیە هۆکارەکەر ئەوە بێ کە خەڵک نەزانێ ئیمامی عومەر چ عەدالەتێکی گەورەی بەرپاکردو بۆ ئەوەی گەندەڵیەکانی ئێوەی بۆ ڕۆشن نەبێتەوە، بۆی زوڵم و ئێوەی بۆ دەرنەکەوێت. چونکە عەرەب دەڵێت تعرف الأشياء بأضدادها. ئەبێت چ نیەتێک هەبێ، ئەبێت چ مەسلحەتێک و بەرژەوەندیەک هەبێ لەوەی کە تۆ ژیانی ئیمامی عومەر رضی الله عنه، ژیانی پێشەوای گەورەی مسلمانان ئیمامی عەلی کوڕی ئەبی طالیب لابێ لە کاتێکا عوسمان و ئیمامی ئەبوبەکر شت نەهێنا. تا حدا ئەگەر تۆ دوانیان لا بردووە دوانیانی تر دابنا لە خولەفای ڕاشیدینی پێغەمبەر صلی الله علیه وسلم تا حدێک ئەمان و بەڵام ئەوانت نەهێناوە باسی ئەبوبەکر و باسی ئیمامی ئەبوبەکر و باسی ئیمامی عوسمانی کوڕی عەفانت نەهێناوە و باسی ئیمامی عەلی و ئیمامی ئەبوبەکریشت حەذف کردووە. بەڕاستی ئەمە یعنی بابەتێکە جێگەی یعنی هەڵوێستەکردنە. لەوانەی ئەگەر مەجال من بۆی بن بابەتەکەی خۆم بەتەواوی لەوانەی هەژدەیەم لاپەڕەی 61 لە لاپەڕەی 61 لە باسی دادوەری کۆمەڵایەتی لە ئیسلامدا کە باسی عەدالەت ئەکا ئەوش لابراوە. پێم سێرە بە یعنی ئەوەی کە باسی عەدالەتە، ئەوەی کە باسی سیاسەتێکی شەرعی ڕەسەن و ڕێکوپێکە لێرەش هەمووی کۆتایی پێ هاتووە و لابرا. لە باسی حەجە لە لاپەڕەی
لەلاپەڕی 74 بابەتێکی زۆر لە بابەتەکانی حەج و حیکەمەکانی حەج لابراوە لەلاپەڕی 80 ئاماژەم پێکرد بە هەمان شێوە دادوەری لە ئیسلامدا و چەسپاندنی دادوەری لە ئیسلامدا هەمووی حەذف کراوە کە بەڕێزان ئەمە بوختانی ئەمەیکن بۆ وەزارەتی تەربیە ئەمە چاپی کۆن فەرموون ئەوە چاپی تازەی 2020 زۆر بەداخەوە لە ڕاستیدا من لێرە لە کۆتاییە ئەمەوێ ئەوە ڕابگەیە ئێمە بەڕاستی بەداخەوە حکوومەت بۆ ئەوە حکوومەتەکە دووشت بۆ خەڵک دەستە بەرکە هەم دینی هەم ژین دینی واتە خەڵک ئاسانکاری بۆ خەڵکا کە بتوانێت دروشمەکانی خۆی کە بڕوای پێیەتی جێبەجێ بکە ژینیشی بە هەمان شێوە ئێوە لە ئێمە لە کوردستانێکە ئاژین ئەوە ڕوبع قەڕنێک زیاتر تێپەڕی ئەوە 30 ساڵە تاکو ئێستا کارەباتان بۆ خەڵک دابین ئاوتان بۆ خەڵک دابین نەکرد باشە موچەتان بۆ خەڵک بە تاواتی دابین نەکرد و هەر ڕۆژوو بە جۆرە گەیدە چەندین کێشەی گەورەمان هەیە چ مەسلحەتێک و بەرژەوەندەیەکی تایە تۆ لەم کاتاکە ژینی خەڵکت دابین نەکردووە دینیشی بخەیتە مەترسیەوە ئەم بابەتە ئەساسیانە کە ئەبوو بڕوا کە ئەبوو ئیتیمامی زیاتری پێ بدرێت کە ئەبوو گرنگی زیاتر بۆ بابەتانە بدرێت چونکە پێویستیمان پێێتی بەڕاستی بۆی کە نەوەیەکی پاک و بێگەرت و خاوەنی عەقیدەیەکی پاک و بێگەرت دروست بکەین و فراهەمی بێنین بۆ مجتەمەعەکەمان بەڕاستی ئەمە جێگای قبوڵ نییە ئەمە هەر کەس کردبێتی لە هەر مستەوایەکە کردبێتی جێگای قبوڵ نیە بۆیە من لێرەوە پەیامی خۆشداری ئەدەمە سەرۆکی حکوومەت سەرۆکی بەڕێزان سەرۆکی حکوومەت بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێز سەرۆکی پەرلەمان و فراکسیۆنەکانی پەرلەمان و یەکێتی زانایان و لیژنەی باڵای فتوا و ئەحزابی ئیسلامی و دڵسۆزان خەمخۆران ئەوانەی کە خەمی دینیانە ئەوانەی کە خەمی ژینیان ئەوانەی کە خەمی مناڵەکانیانە بەڕاستی نابێن بابەتە قبوڵ بکرێت ئەم بابەتەکە تەنها قسەی سۆشیال میدیا بووە قسەی فەیسبوک بووە تا حدێک بەڵام ئەمە بەڕەسمیەوە تا پراکتیزە کراوە طبع کراوە چاپ کراوە بڵاو کراوەتەوە ئەبێ بەری پێ بگرین بە هەمومانەوە ئێمە بەڕاستی دڵنیایی ئەدەین کە هەموو جهدێکی خۆمانەکەین هەموو هەوڵێکی خۆمان ئەخەینە گەڕ بۆی کە ئەم بڕیارە سەر نەگرێ و بەرنەگرێ سپاسی مولایە وەزیری پەروەردەیە کردو و توی دێمە بۆ بانگەشەی پێشە بەڵام ئێستا ئاگادارت کردەوە کە ئەمە گۆڕانکاریەکانە ئەزانی چۆنە من تازەیتر نابێ ئاگاداری کەمەوە من ئەبێ لێرەوە ئاگاداری کەمەوە من ئەویتر ئەبێ فشار دروست بکەم چونکە ئەو تەبعی کردووە فشارەکان زۆرن ئەمە یەکێک لە فشارەکانە و ئاگادارکردنەوەی خەڵک یەکێکە لە فشارەکانە و لەناو هەوڵی پەرلەمانە لە لیژنە تایبەتەکان لیژنەی ئەوقاف و لیژنەی پەروەردەیەکێکە لە فشارەکان و من ئەمێ لێرەشەوە بڵێم من کە لێرەوە قسە ئەەکەم وەکو سەرۆکی لیژنەی ئەوقاف بەڵام ئەمە ڕەئی لیژنەی ئەوقاف نییە چونکە لیژنەی ئەوقاف جەلسەی نەکردووە لەسەر ئەم بابەتە و لیژنەی ئەوقاف زۆری ئەندامەکانی لە دەرەوەن بە سەفەرێک بە شاندێک لە دەرەوەن بەڵام لە ڕاستیدا دوایی جەلسەی لەسەرەکەین و بەڕەسمی ڕەئی لیژنەی ئەوقافیش بڵاوکرێتەوە و لەگەڵ لیژنەکانی تریش وەکو لیژنەی تەربیە لیژنەی خوێندنی باڵا قساکەن و باقی فراکسیۆنەکانیش چونکە ئەمە بابەتە کە پەیوەندی بە هەموو لایەکمانەوە تازە من چی ئاگادارکەمەوە یعنی بۆ منە چی پێ بڵێم بۆ تەبعیت کردووە ئەبێ من فشار دروستکەین لەمەدا بۆی کە ئەمە ڕەتکرێت تازە خراوە طبع کراوە من ئەوە مامۆستای وانەکە خۆی ئەوەی بۆ هێناوم کە پێی دراوە بێڵێت قۆناغی نۆیەمە ئەوەی کە دەستکاری کراوە لێرەوە دەست پێ کراوە چونکە وەکو پێم وتن ئەمە ئەڵقەیەکە لە سیلسیلەیەک ئەو سەیرەکە بزانێ ئەمە جێگەی قبوڵ ئەگەر ئەمە جێگەی قبوڵ وشتی تریشی بەدوای نازانم ئێمە هیچ مەشورەتێکیان بە ئێمە نەکردووە هیچ ڕاوێژێکیان بە ئێمە نەکردووە خۆیەکێکە لە گلەیە گەورەکە ئێمە وەکو پەرلەمان وەکو لیژنەی مختص نابێ مەشورەتمان پێ بکرێت نابێ ڕاوێژمان پێ بکرێت هیچ ڕاوێژێکیان بە ئێمە نەکردووە تەنها لیژنەیەکی ئامادەکات کە من پێم وایە علامەتی استیفهام و نیشانەی یعنی پرسیاری گەورە لەسەر ئەو لیژنەیە نانە خێرا ئەو کاتە نەبوو ئەمە تازە چاپ کراوە ئەو کاتە تەنها دەنگۆ بوو خوشی بەربووی وەڵامت دەمە ئەو کاتە تەنها دەنگۆ بوو ئێمە کە لەگەڵ بەڕێز وەزیرا باسمان کرد وتی مامۆستا ئەو بابەتەوەی بە کتابی ڕەسمی بێگەر ئێمە گۆڕانکاری کوایش کتابێکی ڕەسمی هەیە ئەو ڕەدی کردوتیوە تەنها هەندێک خەڵک بۆ مەرانی خوان بەکاری بەڵام ئێستا طبع کراوە و بڵاو کراتەوە دراوە بە مامۆستای وانەی مختص من ئەو کتێبی بۆ ناردوم هەردوو
شارەکان ئەمەیەکە لە شارەکان هاوڵاتیان ئاگادارەکەینەوە هاوڵاتی داوای ئەو کارەباکە وەڵامی نادرێتەوە ئێستا داواکە ئەو کتێبێ بوو بۆڕێت کە چەند بودجەی لەسەردان لاوپێتان وایە ئەوە بەڵێ هاوڵاتیانی ئێمە خوشی بەڕێزم پێم وایە خەڵکی ئێمە خەڵکی موسڵمانە میلەتێمە میلەتێکی موسڵمانە و بەڕاستی ئیمان بوون بە ڕۆژی قیامەت و ڕەکیزەکانی ئیمان ئەویش نان و ئاو ئەویش خۆراکە تۆ ئەگەر ئەو وڵاتت بۆ بکرێ بە شامی شەریف و بە بەهەشت بەڵام وڵاتەکە خەڵکەکە ئیمانی نەبێ و ئێتیمان بە ئیسلام نەدرێ ئایا ئەتوانین خۆشی ببینین لەبەرەوە بەڕاستی ئێمە وەکو وتمان هەم لەسەر دینمان هەم لەسەر ژینمان دێنێ جواب میلەتەکەمان دێتە جواب لەسەر ئەو بابەتە و ئەوان کەیفی خۆیانە وەڵام دەدەنەوە یان وەڵام نادەنەوە یعنی ئێمە مهم وێ فشارەکانی خۆمان دروست دەکەین بۆی کە ئەو بڕیارە ڕەت کرێتەوە و پێشم وایە کە بەڕاستی یعنی ئەبێ بێنە ژێرباری ئەو بابەت ببێنە ژێرباری ئەوەی کە ئەمە مەترسیەکی زۆر زۆر گەورەیە و خطوورەتێکی زۆر زۆر گەورەیەکە بڕیای لەسەردا بەتایبەت ئەمە ئەگەر ئەو بەرنامانەی تریش کە بە دوایە دێ ئەوە خەتەرێکی زۆر زۆر گەورەیە بەڵام ئەوان دیارە سەیرەکەم زان ڕەتفعلی خەڵک چۆنە عين بيوزن الإسلام والقرآن قال الوردي جوان بمربعات أكيد أم نصر بشوي تلفزيون توزيع لو قد كذا بالنتوه مش طبيعي عندنا برستان فرسالة جوا مش مويا فرسالة كذا غير واضح تركي ما بس شيء يعني أكيد هل نصر القرآن كذا بالنتوه يأخذنا خير أو فروردي يعني أو كلام فروردي يعني كلا شو كان القرآن وحديث هاي أكيد بشوي توزيع تولا بالنتوه لا برز أنا بابتك حد كرا بروابونا بروج قيامة رابونا بقضاء وقدر يعني أواه هيك تجي تعزدري كذا نية قرآني بيروز نقطة خسر سركيد بو أم بابت هيج بابت ابني لقرآن بقد إيمان بون بالروج قيامة وروج قاداش وروج زندوبونوا تركيزي لسه شيء تجي بابت هيك بس بابت كان حذف يعني أمان بون من أقرباتنا بفورمي كتير بأسلوبي كي جوانتر بأسلوبي كي آسانتر همان بابت يعني بس كده توقيناك بلام هاتوا إيمان بون بالروج قيامة حذف إمام بقضاء قدر حزب باس أصحابي في غمر صلى الله عليه وسلم حزب سواء كان حزب إسلام تشسبان دا غير حزب حزبي شيء محسبه شيء يعني بقول مشتبه أنا بقول ده لو بس أنا خلاف ما مصنعني يعني لما رافض ده أسمي بركان صراحة ده لو بابتانا دفعت سياسي ده نخير ما مصنعني آيني أصلا بابتانا الإسلام إيش خلافه كده سبب زوج باص بهم ولا كان دوباره